الجنوب فقيل كيد خوارج، وشك الشمال فقيل صنع جواري، وتنابذ الوسط المدل فلم يدع بعض لبعض ظنة لفخاري، وتساءل المتعجبون لحالة النكراء من هم أهل هذه الدار، هي للذين لو امتحنت بلاءهم لعجبت من سخرية الأقدار. سەرۆکمان جەلال سەرڕای هەڵکەوتووی و شارەزایی لە بواری سیاسەتدا، لە بواری ئەدەب و فەرهەنگیشدا خاوەنە زمون و باشخانێکی گەورە بووە. هەر لە مناڵیەوە خولیای فێربوونی زمانەکان و خوێندنەوەی شعری کلاسیکی کوردی و فارسی و عەرەبی بووە. ئەمە ژوای کرد کە سەرۆکمام جەلال شارەزاییەکی تەواو لەو زمانانەدا پەیدا بکە، بە تایبەتی زمانی عەرەبی، کە ئەمەش بۆ هۆی نزیک بوونەوەی لەگەڵ شاعیری گەورەی عەرەب محەممەد مەهدی جەواهیری. سەرۆکمام جەلال زۆر دۆستی جواهیری بوو. شعری جواهیری هەموو لەبەر بوو. جارێک عەرزم کرد تۆ لە من زیاتر نزیکی جواهیریت، فەرمووی من زیاترم لەبەرە بەڵام تۆ باشتری لێ ئەزانی. یعنی مەبەسێ بوو کە لێگانەوەی ئەدەبی من باشتر ئەزانم، ئەویش تەواز بکاری مام جەلال خۆیەتی. سەرەتای پەیوەندی سەرۆکمام جەلال لەگەڵ شاعیری گەورەی عەرەب محەممەد مەهدی جەواهیری بۆ ساڵی 1950 دەگەڕێتەوە، کە یەکەم ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی عێراق دروست بوو، کە جەواهیری نەقیبی سەندیکاکە و سەرۆکمام جەلالیش ئەندامی دەستەی کارژێڕی بووە. شەوقا جەلال و کە شەوقە العەینی للوەسەنی پارچەیەکی جواهیریە بۆ مام جەلالی ناردووە. خۆشەویستی تایە، سۆزی تایە، ڕەخنەشی تایە. کڵاوە کوردیەکەی سەری کە هەردەم هاوڵی بوو گەواهیە و ڕاستیە دەدەن کە چەند پەیوەست بووە بە دۆزی کوردەوە. ئەو کڵاوی کە سەرۆک تاڵەبانی پێشکەشی کرد و ئەویش وەک خۆشەویستی و وەفایەک هەردەم لەسەری دەکرد کە سەرۆکمام جەلال دەیویست لە سلێمانی پێشکەشی بکە، بەڵام بەهۆی نەخۆشی جەواهیری نەگونجا، بۆیە بۆی نووسی پێشکەشە لە عەرەبێکی بەکوڕکراوەوە بۆ کوردێکی بە عەرەب کراو، وەک پیشاندانی ڕێزێک بۆ هەڵوێستەکانی جەواهیری. جواهیریش شاعری گەورەی عەرەبە بە بێگومان، بەس ئەو لەبەرکردنە و ئەو پەیوەندیە ئەوانەش گەورەی مام جەلال و شارەزایی مام جەلال دەرەخەن. یعنی بولوانەیە کە وەک شارەزای شعری جواهیری بێ کە قەلبی لی کوردستانە و داوەڵفەموو ئەوەی خوێنەوە لە بەردین، مام جەلال هەڵسا ستایشی کرد. دوایی بە منی ئەو تۆژە بێ هەڵسی هەستان منیش قسەم کرد. جواهیری وەڵامی هەردووکمانیایەوە، وتم مام جەلال وەڵامەکەی منی گەورەتر ویایی تۆ وتی هی تۆ بەڵام بینووسە. بڕوابوونی جەواهیری بە دۆزی کورد بڕوابوونێکی دروست بوو، بۆیە دۆزی کوولای جەواهیری وەگەر دۆزێکی ڕەوایتر لە ناوچەکەدا چاوی لێ دەکرا و هەروەها بەرگری لێ دەکرد. بۆ نمونە وەک چۆن پارێزگاری لە دۆزی فەڵەستین دەکرد، بە هەمان شێوەش پارێزەری دۆزی کورد بوو لە بواری خۆیدا. ئەمە ژوای کرد کە سەرۆکمام جەلال لە ساڵی 2000دا ڤیستیڤاڵێک بۆ جەواهیری ڕێک بخە، سەرەڕای دژواری و سەختی بارودۆخی کوردستان لەو کاتەدا. سلاما ومنذ العصور الخوالي مذ اخضر حقل بسمر الغلال ومذ حكمت سادة في الموالي تنسمت الأرض ريح النضال زهت بالشريد رؤوس الجبال وتاه الثرى بالدماء الغوالي ودقت مسامير خجل عطاشا بكف المسيح فطارت رشاشا بقايا دم للعصور التوالي تخضب بالمجد هام الرجال. کاتێک مام جەلال لە یەکێک لە لووتکە عەرەبیەکاندا هەڵەیەکی زمانەوانی عەرەبی بۆ هیچێک لە ئامادەبووان ڕاست دەکاتەوە، دەبێتە جێی سەرنج و تێڕامانی ئامادەبووان کە چۆن کەسایەتێکی کورد بەو شێوەیە شارەزایی لە زمانی عەرەبیدا هەیە. شارەزایی مام لەو زمانەدا ئاسایی نەبوو، بەڵکو گەشتبووە ئاسیشیکردنەوە و وەرگێڕانی شارەکانی جەواهیری کە لە لای عەرەبەکان خۆیان زۆر بە قوڕز وەسف دەکرا لە ڕووی بەلاغە و زمانەوانیەوە.